وڵاتزان لەگەڵتان بەردەوامین هەلی کار بۆ گەنجان و توانای گەنجان لە هەرێمی کوردستانە و گەڕانی گەنجان بە دوای کارکردن و کاری سربەخۆیە و دامەزرانی گەنجان لە ناوەندە حکومیەکانە بۆ گەنجان. ئەمە کۆمەڵێک گرفتە کە گەنجان ڕوبەڕوویە بنەوە تابیر لەوە بکەنەوە کە وڵات جێبێڵن. بەڵام لە ئێستادا ڕێکخراوێکی قازانجنەویستی هۆڵندی، ڕێکخراوی سپارکی هۆڵندی هەستاوە لە هەرێمی کوردستاندا کە لقیان هەیە لە هەرێمی کوردستاندا و کارەکەن بۆ گەنجان، کارەکەن بۆ زیادکردنی متمانەی گەنجان و دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان و هەروەها دۆزینەوەی توانای گەنجان. لە ئێستادا خولێکی ڕاهێنانیان هەیە بۆ گەنجان، خولێکی دەڕۆژە لە شاری سلێمانی. گفتوگۆ لەسەر تەواوی تەوەر و پرۆگرام و بابەتەکانی ئەم ڕێکخراوەکەین بە میوانداری زۆر بەڕێز ڕێهێڵ عەزیز، نوێنەی ڕێکخراوی سپارکی هۆڵندی لە هەرێمی کوردستان. کاک ڕێهێڵ سڵاوت لێبێ بەخێر بێت. زۆر سپاس. ئەنیتان باش. کاک ڕێهێڵ بە خولەکە دەست پێ نەکەین، بە ئامانج و مەبەست و وەکارکردنی ڕێکخراوی سپارکی هۆڵندی دەست پێ بکەین لە هەرێمی کوردستان. بەڵێ، زۆر مەبەست و ئامانجتان چییە؟ ئێمە وەکو ڕێکخراوی سپارکی هۆڵندی کە ڕێکخراوێکی قازانجنەویستی ناحکومی هۆڵندیە کار ئەکا لەسەر پەرپێدانی تواناکانی گەنج کە لەو وڵاتانی پاشماوەی جەنگە. هەڵبەتە ڕێکخراوەکە خۆی لە ئەمستەردام لە بیدایەتی ساڵی نەوەکان دامەزراوە و زیاتر لە 14 نووسنگەی هەیە لە وڵاتانی جیهان. لە 2014ەوە هاتوینەتە کوردستان و نووسنگەی سەرەکیمان لە هەولێرە و بەڵام بێ جیاوازی خۆشبەختانە توانیمانە خزمەت بگەێنین بە سەرجەم شارەکانی کوردستان و دوو سەکتەر هەیە کە ڕێکخراوەکەمان ئیشی لەسەرەکە بۆ ئەوەی تواناکانی گەنجان پەرەپێویرێت. یەکەمیان کەرتی تایبەتە، دووەمیان کەرتی خوێندنی باڵایە. ئێمە باوەڕمان وایە ئەگەر تۆ بتەوێت تاکێکی تەندروست و سربەخۆ دروست بکەیت لە کۆمەلگایە، یەکەمیان ئەبێت لە کەرتی خوێنی باڵاوە، پەروەردە خوێنی باڵاوە دەست پێ بکەیتەوە کەسایەتیەکی بۆ دروستکەی باوەڕی بەخۆی هەبێ، بتوانێت متمانەی بە تواناکانی خۆی هەبێت و لەسەر پێی خۆی بوەستێت. دواتریت لە کەرتی تایبەتە دەست پێشخەری کاری پێڵین، کارسازی پێڵین، هاوکاری مادی و معنەوی ئەکەین بۆی بکەوێتە سەر کاری خۆی و چاوی لە دەستی حکومەت نەبێ بیخات تەعینی بکە. ئەمە هەموو ئایدۆلۆژیای ئەم ڕێکخراوەیە کە لە بیدایەتی نەوەکانەوە ئیشی لەسەرەکە و پرۆگرامەکانیشمان لە چوارچێوەی ئەم دوو سەکتەرە و ئەم با بڵین دوو سەکتەرەیە بووە کە بۆ نمونە هاتوین لە 2014ەوە زەماڵی خوێندنمان هەبووە بۆ کوردانی ڕۆژئاوا کە لیان قەوماواتونەتە کوردستان. خولی ڕاهێنانمان بۆکردن، بەڵام لە زانکۆکان و پەیمانگەکان توانیویانە لەسەر حسابی ڕێکخراوەکەمان کە لەلایەن ئیتیحادی ئەوروپیەوە دامی مادی و معنەویەکە زەماڵی خوێندنمان بۆ ڕەخساندون بۆی لێرە بتوانن خوێندەکانیان بخوێنن و دوو ڕۆژیکە چونەوە ڕۆژئاوا ببنە بەردی بناخی بنیادنانەوەی کوردستانی ڕۆژئاوا. ئەمە یەکێک بوو لە پرۆژەکانمان. پرۆژێکەمان هەبووە بۆ دەستپێشخەری کاری گەنجانی کوردستان هێناومانن، هەڵمان بژاردون، خولی ڕاهێنانمان بۆ کردوونەتەوە چۆن ئەتوانی مارکێت ڕیسێرچ بکەیت، چۆن ئەتوانی بزنس پلانێک بنووسی، چۆن ئەتوانی کارێک لەسەر پرۆگرام و بەرنامەکان و پرۆژەکەی خۆت بکەیت بۆ ئەوەی بتوانی بزنسێکی تەندروست دروست بکەیت. ئەمە لەلایەک و دواتر چۆن توانی فراوانی کەیت و هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنی. ئەمەیان لەلایەن حکومەتی هۆڵنداوە هاوکاری مادی و معنەوی کرابوو. کۆمەڵێ پرۆژەی کەشمان هەبووە کە چۆن بتوانی خزمەتی بۆ نمونە زانکۆکان بکەین، بۆڵۆنیا پرۆسس بێنی نە هەرێمی کوردستان و زانکۆکان ئامادە بکەین بۆ ئەو بابەتە. پرۆگرامی کەمان هەیە ئەگەر ئەوە پردێک بێ بۆ خولی ڕاهێنانەکان، پرۆگرامی کەمان هەیە کە لەلایەن ڕێکخراوی کە لەلایەن حکومەتی هۆڵنداوە بە دیاریکراوی لەلایەن وەزارەتی خارجی هۆڵنداوە هاوکاری مادی و معنەوی ئەکرێ بۆ ئەوەی دەرفەت بڕەخسێنرێ بۆ گەنجان لە کوردستان بتوانرێت پشت بە تواناکانی خۆی ببەستێت، بتوانێت باوەڕی زیاتری بە خۆی هەبێت، لێرە بمێنێتەوە و لێرە چاکسازی بکە. باشە کاتە مادام ئێستا خەریکە ناڕاستەوە خۆ باسی خولەکە کرێت بابێنە سەر ناوەڕۆکی خولەکە و ئەوەی کە لە خولەکەیە باسی چی ئەکرێت؟ بەڵێ، پێم باشە یەک هەنگاو بگەڕێمەوە دواوە دواتری ئەمە سەر خولەکە. تەمان ئەم گەنجانە 21 گەنجن، 21 گەنجی شارەکانی چەمچەماڵ ڕانیە هەڵەبجە. ئێمە لە مای ڕابردووە با بڵێن فۆرمێکمان بە شێوازی ئۆنلاین بڵاو کردەوە، داوامان لە گەنجانی ئەم سێ شارە کرد کە خۆیان ناونووس بکەن بۆ ئەوەی ئەگەر بیانوێ بەشدار بن لە کەمپینێکی 6 مانگی ڕێکخراوەکەمان.
دواتر ئێمە سەر ئەوەی کە کەمپینەکە چییە لەو 1000 کەسە ئێمە 21 کەسمان لێ هەڵبژاردون طبعاً بە پرۆسەیەکی دوور و درێژە ڕۆشت و بە دادپەروەرانە بوو مافی هیچ گەنجێکی تیان نەخراوە لەسەر ئەساسی تواناکانیان ئەم گەنجانە هەڵبژێردراون دواتر ئەم گەنجانە هاتوین خولی ڕاهێنانێکی دەڕۆژەمان بۆ کردوەوە کە ئێستا لە ناوڕاستی ئەو خولایان مامۆستاکی بەتوانای پڕ ئەزمونمان هێناوە لە هۆڵنداوە خولێکی دەڕۆژیان بۆ ئەکاتەوە لەسەر شێوازی ئەوەی چۆن ئەتوانی ئاراستەی گەنجان بکەی لە ڕێگەی کەمپینەوە لە ڕێگەی هەڵمەتێکەوە کەمپین ئێمە زیاتر حملەی ئینتیخاباتمان بیستووە زیاتر سیاسیە 4 ساڵ جارێک ئینتیخابات ئەکرێت سیاسیەکانە بینین لە ڕێگەی هەڵمەتێکەوەن بەڵام بعضی هەڵمەتیش ئەبینین لێرە و لەوێ کە هەڵمەتێکی کۆمەڵای با بڵین خێرخوازیە یاخود هەڵمەتێکی بزنسیە بەڵام هەڵمەتێک دیاریکراوە بۆ گەنجان لەسەر گرفتی گەنج قسە بکە لەلایەن گەنجیشەوە خۆی بەڕێوە ببرێ ئەمە شتێکی نوێیە بۆ کولتوری کوردی ئێمە ئەم گەنجانە ڕائەهێنین لەسەر ئەوەی چۆن ئەتوانی کەمپینە بەری بەڕێوە چۆن پەیامەکانە دەستنیشانەکەی گرفتەکانی گەنجین چۆن ئەتوانی پەیامی خۆت لە ڕێگەی ئۆنلاین و بە مەیدانی بیگەینی تا هاوتەمەنەکانت خوشک و براکانە لە شارەکانی خۆت چۆن ئەتوانی وایان لێ بکەیت کە ئەم گەنجانە بجوڵێنیت بێن لەگەڵ تۆیە هاوکاری کەمپینەکەت بکەن و گۆڕانکاریەک لە خۆیان و لە هاوتەمەنەکانی خۆیان بکەن چۆن ئەتوانی کارێکی وا بکەیت کە پەیامەکە و کاریگەری هەبێ لەسەر گەنج وڵات بەجێنێڵێ گەنج هەرەوە نەبێت لەسەر سوۆشیال میدیا ڕەخنە بگرێت و قسەی نەشیا و بکات بەڵکو بێت ڕۆڵێکی چالاکی هەبێت لە دروستکردنی خۆی لەلایەکی کەش بتوانێت ببێتە توانەکانی بەکاربێنێ بۆ کۆمەلگا لەم دەڕۆژەیە ئەمانە فێر ئەکرێن لەم خولی دەڕۆژەیە دواترە چنەوە شارەکانی خۆیان و ئەوەی کە فێر من لەم دەڕۆژەیە تەطبیقیەکەن باشە ئەوەی کە من ئێستا لە سلایدەکەش ئەیبینین کۆمەڵێک گەنجن کە وەکو ڕیکلامکردن بۆ کاری ڕێکخراوەکە ڕیکلامکردن بۆ ئەم خولەی کە ئێستا بەڕێوە دەچێت لە شاری سلێمانی خولە دەڕۆژیەکە باز لە زیاتر لە سوۆشیال میدیاکە باز لە خراپی بەکارهێنانی سوۆشیال میدیاکە باز لە دواکەوتنی گەنجانەکە دوای کەسانێ بکەون کە هیچ ئامانجێکیانە یان بە مەبەست ئامانجیان ئەوەیە کە گەنجان بەردەوام خەریکی سوۆشیال میدیا بن بۆ سوۆشیال میدیا ئەوە نەگرنگی پێدراوە خۆی ئێمە لە سەردەمێکە ئەژین سەردەمی دیجیتاڵی پێڵین ڕۆژ بە ڕۆژ تەکنەلۆجیا بەرەو پێش ئەچێت ئەم گەنجانی کە ئێمە ئیشیان لەسەرەکەین بیرمان نەچێت گەنجانێکن ئەگەر گەنجێک ئیمڕۆ 18 ساڵ بێت لە 2023 لەدایک بووە ڕاوەکەی بیر نییە شەڕی براکوژی لە بیر نییە لە سەردەمی لەدایک بوو کە سیرەکەی ئایپاتێکی لە بەردەمایە لاپتۆپێکی لە بەردەمایە وە گرفتەکانی ئەو نەقوڵ بۆتەوە بە بۆنەی دیجیتاڵ و دنیای مارکتین و دنیای با بڵین سوۆشیال میدیاوە سیر ئەکا ژیانی خۆی مقارنە ئەکە لەگەڵ گەنجێک لە ئەوروپا لە ئەمریکا بێئومێ دەبێ سیرەکە ئەو لەوێ ئەتوانێت سەفەرکە ئەو ئەتوانێت با بڵین کاری هەیە پارەی پێیە شایستە دارایەکانی بۆ دیاریکراوە بۆ ئامادەکرا لە ناو حکومەتەوە سیرەکە خۆی لێرە نیەتی سیرەکی ناومێدیەک و بێ هیواییەک دروستە بێ بۆچی ئێمە لە ڕێگەی دیجیتاڵەوە ئەیکەین لە بەرەوەی گەنجان خۆیان با بڵین ئەڵڕێدی لە دنیای ئۆنلاینان ئەوەی کە زۆرترین چالاکیەکانی شیانەکرێگەر لە 24 ساعتە 8 ساعتی خۆت بێ 16 ساعتەکەی کەی لەسەر سوۆشیال میدیایە سیرەکە فۆلۆوی کۆمەڵێک کەسانی ژەهراوی ئەکەن لە سوۆشیال میدیایە کە کۆمنتی نەشیا و ئەنووسن بۆ خەڵک ینی چۆنەڵی تەڕوشک بەیەک و ئەسووتێنن بیر ناکەنەوە ئەو گەنجانی کە بێئومێد بوون لەسەر سوۆشیال میدیان هەر شتێکی نەشیا و هەبێت لە سوۆشیال میدیا ئێڵێن و تەسیری شەکەنە سەر کەسانی تر بۆ ئێمە هاتوین لە ساڵانی ڕابردووە و ئێستاش دیسانەوە کاری لەسەرەکەین چۆن بتوانین ئەو گەنجانی کە بێئومێدن بێهیوان کۆمنتی نەشیا و ئەنووسن لە ڕێگەی ئەم کەمپینەوە بێین جارێککە دوو جار بیرکەنەوە پێشەوەی کۆمنتێک ئەنووسێ دوو جار بیر کاتەوە باشە تۆ بەم کۆمنتە چی و کرد ئایا کێشەکەی خۆت حل کرد ئایا گرفتەکانە چارەسەر بوو یان ئەمە خۆ بەتاڵکردنەوەیەکی دەرونیە و هیچی تر وەرە لەگەڵ ئێمە بە وەرە داخوازیەکانت چییە لە ڕێگەی ئەم کەمپینەوە ئەیگەینە لای دەسەڵاتدار پیان ئەڵێین
ئێوە گرفتەکانتان چیوەرن پێکەوە ئیشی لەسەر بکەین اینجا ئەمە کاریگەری هەبوو ئێمە لە ساڵانی ڕابردووە 4 کەمپینی ترمان بردووە بەڕێوە لەژێر ناونیشانی هەڵمەچۆ لەژێر ناونیشانی لۆنا بەشدار نابیت لە پرۆسی سیاسی بۆ دەنگنایی بۆ نمونە کەمپینی CMO بۆ 22 لەگەڵ تۆ ئێمە 22 گەنجین فەرم و تۆش هاوبەش بە لەگەڵمان کەمپینی چوارەمیان ئەوە بووە وەرە دەنگ و ئەمە کەمپینی کەشیان کە ئێستا لە ڕێگەیە 3-4 هەفتێکە با بڵێن ئیعلان ئەکرێ بەڕەسمی ئێستا خۆیان ئامادە ئەکەن و لە ڕێگەی ئەو خولەی کە باسم کرد ئەیانەوێت با بڵێن ئەو پەیامە سەرکیانەی گەنجان هەیەە لە ناو شارەکانی خۆیان لە ڕێگەی ئەم کەمپینەوە بیگەێنە دەسەڵات داران بۆ نمونە ئێمە ساڵی ڕابردوو بە سوپاسەوە حکوومەتی هەرێم زۆر گرنگیە بەم بابەتەی گەنجان ئەوە بوو کۆنفرانسێکمان ئامادە کرد کۆنفرانسێکی نەودەوڵەتی بوو گەنجان خۆیان ئامادەیان کرد بە هاوکاری مادی و معنەوی ئێمە جنابی سەرۆکی هەرێم هاو بۆ کۆنفرانسەکان گرنگیان پێە توانیمان گرفتی گەنج لە ڕێگەی ئەم کەمپینەوە بیخێنە سەر ئەجێندای سیاسی حکوومەت لایکەوە جنابی جێگری سەرۆکی حکوومەت کاکوبات ئەم گەنجانی بانگێشت کرد وتی وەرن با گوێبیستی گرفتەکانتان یوزانی گرفتەکانتان سەردانی پەرلەمانمان کەس لای جنابی سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی و سەرۆک لیژنەکان قسەمان لەگەڵا کردون و توانە ئێمە دەستخۆشیتان لێکی کە گەنجی بەتوانای ئەم وڵاتە هاتون دەنگێکی کیان گاندۆتە ئێمە کە ئێوە ئەتانی و گۆڕانکاری بکەن لە کۆمەلگایە ئێمەش پێویستمان بە وزە ئەرێنەکانی ئێوە هەیە ئێمەش ئەمانەوێت گوێبیستی ئێوە بین هاانتانەیەن بەردەوام بن و ئێمە ئەمانەوێت هەر ینی بەو توانایی کە هەمانەوە بەو دەسەڵاتی کە هەمانە بتوانین هاوکارتانکەین ئەمە وێنەیەکی جوانی گەنجی کوردی شانەیە وێنەیەکی تر کە ئەم گەنجانە ڕۆڵی ئەم خاکەن و لە هەمان کاتە گرفتیان هەیە بەڵام دانێنیشتون لە سوۆشیال میدیا قسەی نەشیاوکەن ناڕۆن بەرەو تونێلی توندڕەوی و پەرگیری و تونند و تیژی بەکار بێن و بچنە سەرجادە و با بڵێن چوزانم بینای حکومت بینای گشتی بسووتێن و بیشکێن و دواترش کە بە بودجەی گشتی ئەبێت چاک بکرێتەوە نەخێر ئەم گەنجانە ناچن وڵات بەجێ بێڵن بەڵکو هاتون چاکسازی لە ناو کۆمەلگاکەی خۆیانەکەن بە شێوازێکی ئاشتیانە بە شێوازێکی سەردەمیانە کاگڕاهێڵ لەگەڵ ئەم هەنگاوە جوانانە و ئەم کەمپینە جوانانە بۆ ئاشتکردنەوەی گەنج لەگەڵ وڵاتە گەنج مەجالێکی بۆ ئەڕەخسێت لە ڕێگەم کەمپینانەی ئێوە قسەی خۆی بکە قسەی خۆی بگەیێنێت بەڵام ئایا ئەوەنەی کە بەڕێزت بینی و تا ئەزمونە کردووە گوێشی لێگیراوە بەڵێ خۆشببختانە دەرگیان بۆ کراوەتەوە ئێمە ئەوەی کە لەسەر ئێمە بووە سەکویەکمان بۆ دروستکردن و تومانە گەنجی نەفەرمون وەرن ئێوە دەنگەکانتان بگەێنن لە ڕێگەی ئەم سەکۆیەوە لە ڕێگەی ئەم کەمپینەوە ئێمەش دەنگەکانتان هەر لە ڕێگەی خۆتانەوە دەرگاتان بۆ ئەەکەینەوە با بیگەنە لای با بڵین دەسەڵاتدار ئیتر ئایا وەزیرێک بێ سەرۆک وەزیران بێت جێگرەکەی بێ سەرۆکی هەرێم بێ سەرۆکی پەرلەمان بێت جێگرەکەی بێ خۆشببختانە گویان لێگیراوە بەڵام ئێمەش ئەبێت با بڵین چۆن ئەڵیت ئەگەر توێ چاکسازی بکەیت چاکسازی بە شەو ڕۆژێک ناکرێ ئەبێ هەنگاو بە هەنگاو بۆی بڕۆی کە ئەوان یەن گرنگی ئەیەن بە چالاکیەکانی ئەم گەنجانە یەن بەشداری ئەکەن یان خۆیان بانگێشتیانەکەن بۆ کۆبوونەوەکان خۆیان یەن داوایان لەکەن ئەڵێن چ پرۆپۆسەڵێکتان هەیە چ پێشنیارێکتان هەیە فەرمون تەرحیکەن بۆ بیتوانین بیکەین ئەوە خۆی بۆ خۆی نەتیجەیەکی باشە واسە بۆ نمونە پرۆپۆزۆڵ هەبووە کاری لەسەر بکرێت بەڵێ ئێستا ئێمە بۆ نمونە خۆی چییە حکومت لەوانەیە نتوانێت هەموو شتێک بۆ بکە بەڵام لانیکە ڕێگری نەکردووە لێمان ئەمە یەک دوو توانیوێتی کۆمەڵێک ڕێگەشمان بۆ خۆشکە بۆن ئێمە ئەم گەنجانە وتمانە باشە لە کێکۆیانکەینەوە لەوانێت توانێت دارایی ئێمە ژۆک و ڕێکخرا و مەحدود بێ حکومت خۆی هاتۆتە پێشەوە کۆمەڵێک جێگەی بۆ دەستنیشان کردوین لە ناوەندی وەرزش و لاوان لە شارەکانی کوردستان توێتی فەرمون ئەم گەنجانە بەرن لەوێ با ئەو پلان و بەرنامانەی هەیەە لەوێ جێبەجێکەن ئەم 21 کەمپینەرانە لە لایەکەوە ئێمە خولی ڕاهێنانمان دروست ڕەخساندووە بۆ گەنجانی تر
هەر لەم سنتەرانە لەم ناوەندانە و گەنجانی شارەکان هاتوون لەوێ بەبیە بەرامبەر خولی ڕاهێنانمان بۆ کردنەوە چۆن ئەتوانیت بۆ نمونە سوشیال میدیایەک پیجێکی خۆت هی بزنسی بتوانی بیبێ بەڕێوە چۆن ئەتوانیت ڤیدیۆ ئێدیت بکەیت چۆن ئەتوانی فۆتۆ بامی ڕسمشت وەکو دیزاینێکی فۆتۆگرافی بکەیت چۆن ئەتوانی ببیتە دەست پێشقەری کار بکەیت و ببیتە خاوەنکاری خۆت ئەمانەمان بێ بەرامبەر بۆ ڕەخساندون لەکوێوە لەو ناوەندانی کە حکوومەت بە سوپاسەوە هاوکاری کردوین و با بڵێ کۆمەڵی چالاکی کەش لە ڕێگەیە کە بەتەماین لە ئەم 6 مانگ تا ساڵی کەش هەر بە هەمانگی لەگەڵ حکوومەتە با بڵین چاکیکەین بەڵام ئەوانیش ئەڵێن یعنی چاوەڕی ئەوە مەکەن کە ئێمە بتوانین بە شەو ڕۆژێک کێشەی 2 ملیۆن 2 ملیۆن نیو گەنج بتوانین حەلکەین چکە ئەوە ژمارەکەیەکە ئێمە باسی لێواکەین لە سایە چلی دانیشتوانی هەرێمی کوردستان گەنجن کە 2 ملیۆن 2 ملیۆن نیو گەنجەکە ێ باشە تۆ ئەو گەنجانە دنیایەک خەونیان هەیە دنیایەک چاوەڕوانیان هەیە لە حکوومەت ئەوانیش ئەومان پێڵانن با گەنجانیش وا نەزانن حکوومەت بتوانێت هەموو کارێکیان بۆ بکە فەرمیەوە ڕۆلی ڕێکخراوە لۆکەڵەکان و نێودەوڵەتەکان ئەوەیە چاویان بکەنەوە بیان ناسێنن بە دنیای دەرەوەی کوردستان زەماڵی خوێندن هەیە لە دەرەوە با بتوانین بیکەن یاخود بتوانن دەستکەن بە بزنسی خۆیان چونکە ئەم گەنجانە ئێستا شانسێکی باشیان هەیەکەوە لە سەردەمیەکەین لە سەردەمی پیشەسازیەوە چین بۆ سەردەمی دیجیتال دایک و باوکیان تازە ئەو توانایانیان نەماوە ئەم گۆڕانکاریە لە مشکی خۆیانە بتوانن بکەن و بێنە دنیای دیجیتالەوە بەڵام گەنجەکان خۆیان نەتوانن بۆ چکە لەگەڵ دیجیتالە دنیای دیجیتال و تەکنۆلۆژیا گەورە بوون کەواتە ئەوە باشترین چانسە بۆیان کە بتوانن سوود لە بەهرەکانیان وەرەگرن دنیای تەکنۆلۆژیا بەلاش لە بەردەمیانایە ئەتوان خۆیان دەوڵەمەندکەن بە دنیایەک زانیاری و علم و معریفە و کۆمەڵێک کارامەیی باش بۆ گەنجێک ئێستا بینەری پرۆگرامەکەیە ئەڵێ من زۆر دەمێکە خەونێکم هەیە کە ئەم کارم هەبێت ئەم کارە دابنێم یان پەیجێکم هەبێت بەڵام پێویستم بە بڕێک پارە هەیە کە دەستکەم بە کارەکەم ڕاستە ئەمە چۆن ئەکرێت ئەمە لە ڕێکخراوەکەی ئێوە ئەکرێت یان چۆن ئەم گەنجە دەست پێ بکات کە هیچ سەرچاوێکی مادی نیە لە ئێستاە جوانە کۆمەڵی ڕێگا هەیە ڕێگای یەکەمیان گریمان نە حکوومەتمانێ نەڕێ ڕێکخراوی سوپاکیشمان هەیە ئەو گەنجە ئەتوانێت تەلەفۆنێکی لەبەردەستایە و ئینتەرنێتی لەسەرەوە ئەتوانێت بچێت لە گوگڵ دنیایەک با بڵین خولی ڕاهێنان هەیە بە بەلاش ئەگەر خولی زمان بڵێ ئەتوانێت خۆی دەوڵەمەندکە بە زمانی ئینگلیزی بێ عەرەبی بێ هەر زمانێک بێ ئەگەر هەر کارامەیەکی کەی بیوێ پیشەیی بێت ئەتوانی خۆی پێدەوڵەمەندکە ئەم لە هیچ سەردەمێکی مرۆڤایەتیە بەقەدەر ئێستا ئەم زانیاریانە نەبووە کە بە بەلاش بێ ئەمە یەکە دواتر ئەتوانێت ڕێکخراو هەیە وەکو ڕێکخراوی سپارک ڕێکخراوی لۆکەڵی هەیە زوو با بڵین بەرنامەیان هەیە داوا لە گەنجانەکان خۆیان ناو تۆمار بکەن و بۆ ئەوەی بتوانن ببنە خاوەن بزنسی خۆیان ئەتوانن خۆیان ناونووس بکەن بۆ ئەو بەرنامانە بەشدار بن بڵێن من بزنسێکم هەیەیان فکرێکی بە بازرگانیم هەیە ئەمەوێت بەشدار بوو کە بەشدار بوو فکرەکەی پێشکەش کرد لەلایەن لیژنەیەکە هەڵسەنگان دەکرێت بۆ فکرە بازرگانیەکەی دواتر ئەتوانرێت ئەگە لیژنەکە هەڵسەنگانی بۆ کرد و فکرێک بازرگانێکی پەسەند کرا ئەتوانێت با بڵین بڕێک پارە وەربگرێت بتوانێت لایانی کەم پرۆژە دەست پێ بکە نمونەشمان زۆرە لەوانە بەڵام لەوانەیە نمونونەکان وەکو پێویست نەکاتە ئەم گەنجانە بۆیە بێ ئومێد بووە بۆیە ئەو گەنجەی کە جەناب باسە کرد ئێستا گوێی لە ئێمەیە نابێ بێ ئومێد بێ نابێ بێ هیوا بێت ئەبێت بگەڕێ بە دوای دەرفەتەکانە ئەبێ بگەڕێ بە دوای ئەو دەرگانی کە کراوەتەوە نەک ئەو دەرگانی کە داخراوە بزانێت لەو دەرگایەوە بتوانێت دووسێ دەرگای کە بکاتەوە بتوانێت خۆی دەوڵەمەند کا بەو زانستی کە بە فری بە بەلاش لە بەردەستایەتی و لەوێشەوە بتوانێت هەنگاو بنێ بۆ ئەوەی چۆن بتوانێت داهاتی بۆ خۆی دروستکە دنیای دیجیتال چەند جارێک باسم کرد باسی شێکەمەوە کە زۆ گرنگە ئێمە بەرەو دنیای دیجیتال ڕێت ئەو لە سایە پەنجای کاری ئێستا کە هەیە نامێنێ لە ئێستا تا 7 ساڵیکە هەموویە بێ بە دنیای دیجیتاڵی ئەگەر بتوانن لە ئێستاوە خۆیان دەوڵەمەندکەن بە دنیای دیجیتاڵی بەکاری پیشەیی کە بە ئۆنلاین ئەتوانێ بکرێت ئێمە ساڵانی ڕابردوو هەمان بووە گەنجانمان فێر کردو چۆن ئەتوانی کاری کەودین بکەیت چۆن ئەتوانی وێبسایتێ دروستکەیت خولێکی هێشتمانگی وەرگرتووە
ئینگلیزیەکەشی خۆی لە ماڵ و خۆی فێر کردووە ئێستا بە شێوازی فریلانس لەگەڵ کۆمپانیایکی ئەمریکی و ئەوروپی ئیشیان بووەکە لە شارێکی خۆمانەوە ێ باشە ئەم گەنجە هیچ پێویستی بە من نەبوو من دەستی بگرم بەس ئەوەیە فکرەکەم پێەیە ئەوە بوو پێم دووەرە ئەو خۆ دەوڵەمەند کە بە زمانی ئینگلیزی ڕێگاکان زۆرە ڕێگا زۆرە بەس لێرە ئەبێ گەنج ئەو متمانەیە بەخۆی بهێنێت و لە ئیمڕۆ ئەو بڕیارە بات بڵێ من واز لەو تەمەڵی ئەهێنم واز لەو بێئومێدی بێ هیوای هێنم خۆم لێرەوە دەست پێەکەم چی لە ڕێگەی ڕێکخراوە بێک چی لەوەی کە لە مۆبایلەکەیەوە بێ بتوانێت دەست پێ بکە تەماڵی کایتر یەکێ لە هۆکارە کێشەدارەکان لای خۆمانە بەڵام بە شێوەیەکی گشتی لە ئێستاە ئەیبینین کاگڕاهێڵ گەنجی ئێمە بێ متمانەیەکی بۆ دروست بۆ نمونە لەسەر بڕوانامە ئەڵێ چەند ساڵ خوێنم لە کۆتاییە کەسێکە واستای هەیە ئەو وەرەگیرە یاخود بۆ نمونە بێمتمانەی بۆ دروست بۆ لەسەر دەستهێنانی لێ هاتووی چەندێکە چێ فێری مهنەیەکە بێ لەولاوە کەسێک دێت لە یوتیوب ئەکاونتێکە کاتەوە بە قسەی خۆشکردن و کۆمێدیا ئەبینین یەک دنیا داهات بەدەست ئەهێنە لە ڕاستیە بێمتمانە بووە تووشی سەر لێ شێوایی بووە هەر بۆی لانەیەکێک لە هۆکارەکانی کۆچکردنیش ئەمە بێت لانی لە وڵاتانی تر بەم شێوەیە نەبێت ئەمە نەکەسێک بێ ئەوەی بەهرەیەکی هەبێ بتوانێت لە پڕابگا بە شتێک چی بکرێت بۆی کە یان هەر لە لای خۆتان چیتان کردو بۆی کە بەردەم بە ئەمانە بگرن ئەو نە کەسێکە بەهرەیەکی تیانە لە پرابێت بە مەوزوع بێ بە کەسێکی دیار و گەنجی ئێمە کە بەهرەکەی هەیە کاتێ خۆی بەراورد بەو ئەکات و بارودۆخی خۆی لەگەڵ ئاو بەراورد دەکات دڵی لە خۆی دامێنێ بەڵێ شتێکی جوانە وروژان بەڵام قسەش زۆر هەڵەگرێ چی بکرێت لە سەر ئاستی حکومەت زۆر گرنگە ئێمە چەند ساڵانی ڕابردوش باسمان کردووە لەگەڵ نوێنەرانی حکومەت لە ناو حکومەتە ئەبێت وڵاتان بۆچی پێشکەوتووە بۆچی هەلیکار لەوێ زۆرترە بۆچی گەنجان کە تەخەڕوج ئەکەن بە ئاسانترە توانن کارامایەکان و تواناکانیان باشتر دۆزیوتەوە هینێک هەیە ڕێککەوتنێک با بڵین هەماهەنگیەک هەیە لە ناو وڵاتەکانە بەتایبەت وڵاتانی ئەوروپا کە کەرتی پەروەردە و خوێنی باڵا لەلایەک کەرتی پەروەردە لە ببوورە کەرتی تایبەت لەلایەک کۆمپانیاکان ڕێکخراوەکان و حکومەت لەلایەک ئەم سیانە بە هەماهەنگی ئیش ئەکەن لەسەرەوەی بزانن بازار پێویستی بە هەلێکی کاری گەنجانە هێزی گەنجانە و زانکۆکان چۆن بتوانەوە پەیمانگەکان چۆن بتوان ئەم گەنجانە ئامادەکەن بۆ بازاری کار بەداخەوە لەم دقەیەکی ئێمە قساکەین ئەمە نییە لە هەرێمی کوردستان و باسی ئەوش ینی بێجگەلەوەی کە حکوومەتیش ڕۆڵێکی زۆر گرنگی نەبووە ئەم سێجی هەتا با بڵێن کەرتی حکوومەت و کەرتی تایبەت و پەروەردە و خوێنی باڵا ئەم سیانە ئەبێ سەرەتا بچن پێکەوە کارێکی هەماهەنگی و هاوبەش بکەن بۆ ئەوەی تێبگەن لەوەی من نێم ئیمڕۆ 4 ساڵ تەمەنی گەنجێک بە فیرۆ بەڕم لە زانکۆ کەیەت شەهادەیەکی پێیە و بەڵام هیچ کارامەیەکی نییە کە بتوانێت لە کۆمپانیاک دامەزێت ڕەنگە حەزێکی بۆ بەشەی نەبوو بێ بالفعل ئەوەکەی ئەوەی بۆ دیاری کرد بێ کە بچێتەوە بەش بالفعل ئەوەش یەکێکە لە بابلین کێشەکانی تری بەشێکی تریشی ئەوەی کولتورە کولتوری ئێمە وا ڕاهێنراوی کە ئەبێ کوڕەکەت کچەکە ببێتە دکتۆر مەحامیان مهندس ئەگەر ناو کەسێکی فاشیلی بەڵێ کەسێکی فاشیلی ئیشی دەست ناکەوێت بەڵام ئێستا ئەوە تا ئەو دکتۆر و مهندس و محامیانە ئەوە تا ئێستا لە ماڵەوە دانیشتون یاخود لایانی کەمەوەتە دایک و باوکیان ئەگەر دکتۆر محامی و مهندسیش بن موچە وەرناگرن لە وەختی خۆیان ڕیاڵیتیەکی یاخود ڕاستیەکی تاڵە کە ئێستا گەنجان تێکەوتون کەوتونەتە دنیایەکەەوە کە نازانن بەلای چەپا بڕۆن بەلای ڕاستا بڕۆن بۆیە دنیای سوۆسیال میدیایەمەوە سەر ئەوە زۆ گرنگە کە ئاراستەیان کە حکوومەت ڕێکخراوە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بتوانێت ئاراستەیان کە چۆن ئاراستە ئەکرێت لە ڕێگەی کەمپینێکی ئەوەی کە ئێمە باسمان کرد گەنجان بیت ئاراستەیان بکەیت بڵێ وەرە هەستە لەگەڵ ئێمە بەشدار بە ئەوەی گۆڕانکاریەکە لە خۆتا بکەین پێکەوە ئەچین بۆ لای سەرۆکی حکومەت جێگرەکەی سەرۆکی هەرێم پەرلەمان ئەچینە لای دەسەڵاتداران بتوانین دەنگی گەنج بگەین چونکە ئەوەشمان بیر ئەچێ بەعزێ جار وە ئەزانین هێز لە سەرەوەی باڵی هەڕەمەکەیە وانە هێز لە خوارەوەیە لە ناو گەنجان خۆیان ئەگەر گەنجان خۆیان دەست لە ناو دەست یەک بگرن ئەتوانن گۆڕانکاری بکەن لە ژیانی خۆیانە لە ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری خۆیانە کاریگەریان هەبێ و ڕۆڵیان هەبێت لە
ناوەندە حکومیەکانە لە ناوەندە سیاسیەکانە و لە پێگەی بڕیاردانە. بەتاکید بە دڵنیایەوە بە شێوازێکی ئاشتیانە ئەو کەمپینەش ڕێگایەکە لە ڕێگە ئاشتیەکان. بەڵێ سپاس بۆ تۆ کاگڕەهێڵ، زۆر خۆشحاڵ بووین، سپاس بۆ ئامادەبوونت بە هیوای سەرکەوتن و کاری باشتر.